ئایا دەزانی جۆرج واشنتن ئەو پیاوەی کە یەکەمین سەرۆکی ئەمریکا بووە و خۆی لە ڕاستیدا ئەفسەری سەربازی بووە تاقمی ددانی لە دەم کردووە؟ ئەم پیاوەی کە ڕسمەکەی لەسەر $100 هەیە و زۆربەی خەڵک بە ئاواتەوەیە کە لە گیرفانیدا بیبینێت وەک ئێوە دەموددانی خۆی نەبوو و تاقم لە دەمیا بووە. سەرچاو مێژوویەکان ئاماژە بۆ دەدەن دەڵێن هەندێک دەڵێن کە ددانەکانی تەختە بووە، هەندێک دەڵێن تاقمی ئەو سەردەما کە دروست کراوە لە ئاجی فیل یاخود لە کەڵبەی هەیپۆ دروستکراوە کە بە زمانی عەربی پێی دەوترێ وەحید القەرن. هەندێک دەڵێن گوایە ددانەکان لە ئاڵتون و هەندێکیش دەڵێن کە ددانەکان لە دەمی عەبد هەڵکێشراوە بۆ تاقمی دەوڵەمەندەکان بەکار هاتووە. هەرچیەک بێلەوانە ئەوە بزانن ئەگەر ددانی خۆتان هەیە و پێی دەجوون تەندروستیتان لە جۆرج واشنتنی سەرۆکی ئەمریکا باشترە و بیپارێزن.